عزیزانی من سڵاوتان لەبێت من ڕەنگینم خۆشحاڵم ئەم جارە لە پایتەختی ڕۆشنبیریەوە دووبارە هاتمەوە خزمەتتان. چی لەبارەی شانۆ و هونەرەوە بزانین هێشتا کەمە. بەو پێی شانۆ و هونەر دەتوانن شۆڕش بەرپا بکەن. لە سۆنگەی ئەوەی ئازاری خاک و گەل و نیشتیمان بنچینەی چیرۆک و ڕووداوەکانە دەتوانن وەرگرت بە دنیایەک لە بابەتی جیاجیا ئاشنا بکەن. بەڵێ ئەوەیە شانۆ و هونەری ڕاستەقینە. لەو چوارچێوەیەشدا ئەمڕۆ ڕووبارێک لە نێو هونەر و شانۆ و سینەمادا بەسەر دەکەینەوە. بینەرمان بن. بەڵێ ئازیزانم هاتیینە خزمەت خاتۆ ڕووبار خالید ئێستا لە ماڵی ئەوانین وەکو ئەکتەر ئەیدوێنین وەکو شارەزا لە بواری هونەر و شانۆ و سینەما بە تایبەتی. ئەمڕۆ گەشتێک دەکەیت بەنێو ئەزمموی یاخود ئەو قۆناغانی ژیانی کە بڕیوێتی لە بواری هونەردا. ئەم کاتت باش خاتۆ ڕووبار، سپاس بۆ ئەم دەرفەتە. سڵاوتان لێبێ بەخێر بن سەرچاو. زۆر خۆشحاڵتان کردم. ئێمە زیاتر سەرتا سیڤێکمان لەسەر ژیانی تۆ ئامادە کردووە، پێکەوە بینەری ئەبین و دواتر دەست بە پرسیارەکانەکەین. فەرمونون با پێکەوە بینەری ئەم سیڤێ بین لەسەر ژیانی خاتۆ ڕووبار. ڕووبار خالید محەممەد ئەندامی دەستەی کارگەڕی کۆڕی شانۆیی بە یەکەم کاری بەشداریکردن بووە لە فیلمی سینەمایی شیرین. کاری نواندنی سەر شانۆی دەگەڕێتەوە بۆ ساڵی 2011 کە بەشدار بووە لە شانۆیی چاو ئەکەیتەوە لە مەجەستە سەحرایە ڕۆح. لە ساڵی 2013 لە شانۆیی ئەچم منداڵێک دروست ئەەکەم هەوڵ ئەدەم جوانتر بێت و لە ساڵی 2014 لە شانۆیی وشکە ساڵی و درۆ بەشداری کردووە. لە 8 مارسی 2016 وەکو ئەکتەر بەشداری بووە لە شانۆی سەر شەقام. چیرۆکی ئەو ژنانەی گێڕاوەتەوە کە بوونەتە قوربانی بە بیانووی شەرەف کوژراون. نواندنی لە فیلمی بەهەژ لە تاریکیدا کردووە کە چیرۆکی بە قوربانی بوونی ئینسانە لە جەنگێکدا کە سەراپای جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. بەشداری چەندین کورتە فیلمی کردووە لەسەر داعش. هەروەها نواندنی لە کورتە فیلمی ڕێگادا کردووە کە لە فستیڤاڵی نێودەوڵەتی سلێمانی بووە بە خاوەنی باشترین کورتە فیلم. لە ساڵی 2022 وەکو ئەکتەر لە شانۆی دواڕۆژەکانی پاپلۆ لە فیلمی سینەمایی شین و لە درامایەکی مێژوویی بە ناوی ئەدیابین بەشدار بووە. دوایین کاریشی وەکو ئەکتەر لە درامای بەرەوبەرزاییەکان بەشداری کردووە. بەڵێ ئازیزانم ئێستا کاتی ئەوەیە کە کۆمەڵێک پرسیار هەم لە ڕووی چالاکیەکانیەوە هەم لە ڕووی هونەرەوە هەم لە بواری شان و سینەما و سەبارەت بە ژیانیشی بەگشتی کۆمەڵێک پرسیارمان ئامادە کردو بۆ خاتۆ ڕووبار. خاتۆ ڕووبار دووبارە سڵاوت لێبێت. سەرتا لەوە دەست پێکەین کۆڕی شانۆیی بە تا چەند توانیف و لە ڕووباری حەزەکانت بکات. کۆڕی شانۆیی با تەنها گروپێک نەبوو کە من بڕۆم لەگەڵیانە چەند بەرهەمێک پێشکەش بکەین بەرهەمی شانۆی کۆڕی شانۆی با بۆ من وەک پەیمانگایەک وا بوو. ینی کە لەگەڵ ئەوانە دەستم کرد بە ئیشکردن خەونێکی زۆر گەورە بوو کە هاتە دی لەگەڵ کۆمەڵێک هونەرمەندی زۆر زۆر بە ئەزمون کۆمەڵێک ئەکتەری زۆر باش دەرهێنەری زۆر باش ڕۆژانە من زۆر شت لە کۆڕی شانۆی باوە فێر بووم. پێش هەموو شتێ ئەخلاقیاتی هونەریان فێر کردم کە بۆ من زۆر شتێکی تازە بوو چونکە پێشتر بە مناڵی چوومەتە سەر تەختەی شانۆ بەڵام لەو مەرحەلەی تەمەنمان هیچ ئیشێکی ترم نەبوو، ینی ئیشی شانۆیی ئیشی هونەریم نەکرده بوو کە لەگەڵ ئەوانە دەستم پێ کرد ڕۆژانە جەوەکە بۆ من زۆر نامۆ بوو کە ئەمبینی ڕۆژانە لانی کەم 3 سەعات و نیو پرۆڤەمانە کرد بە تەواوی لە کۆڕی شانۆی با فێری ئەوە بووم کە من کە ئەچمە پرۆژەیەکی هونەریەوە ئەبێ بە تەواوی بچمە ناو کارکتەرەکەمەوە جگە لە کارەکەی باشی شت پیا کرد.
جگە لە کارکتەرەکەی خۆم ئەبێ کارکتەرەکانی دەوروبەرم بناسم چونکە کۆڕی شانۆی بە ئوسلوبی ئیشکردنی واهی بوو زۆربەی کات دەقەکان لە ناو پرۆڤایە ئەنووسرانەوە دەقێکی ئامادەکراومان نەبوو کە ڕاستە و خۆ بچینە پرۆڤە و ئیشی لەسەر بکەین بۆیە کە دەقەکانە نووسرانەوە هەموو شخصێتەکان تەناسی ئەتزانی هەر دێڕێک هەر حیوارێک کە تۆ ئەیڵی لە کوێ هاتووە لە چیەوە سەرچاوی گرتووە ئەوەی کە من فێر بووم زۆرن ئەو گروپانەی کە پێشتر هەبوون و ئیشیان کردو و جێدەستیان دیار بە بەڵام ئەوەی کە من فێر بووم لە کۆڕی شانۆی بە ڕاهێنان بوو بە بەردەوامی ئێمە ڕاهێنانمانە کە ڕاهێنان لەسەر جوڵە ڕاهێنان لەسەر دەنگ ڕاهێنان لەسەر جەستە بە بەردەوامی لە خۆ دروستکردن نابوون بۆیە کۆڕی شانۆیی با بۆ من تەنها گروپێکی شانۆیی نەبوو بنەمایکی باش بوو ئەکیت بۆ پەیمانگایەک وا بوو بۆ من ڕاستە بێگومان بابەتەکەی تۆ بۆ واگەڕێتەوە کە ئەو یعنی وەکو قوتابخانەی بۆ تۆکو و پەیمانگایکی ئەکادمی بووە بۆ تۆ کە لە ڕووی ئەوەی کە تۆکو ئەکتەر ئەگەر ڕۆڵوگەڕی بنەماکانی چی ئەخلاقێتی ئیشەکە چیەوە چەندین ئەزمموی دیکە ینی ئەمە بوارێکی فراوانی بۆ تۆ ڕەخسان باشە ینی تۆ سەرەتا لە شانەوە دەست پێکرد کاتێک تێکەڵی هونەر بووی بەڵێ یەکەم ئیشم هەر لەگەڵ کۆڕی شانۆی با بوو تقریبان سێ ئیشم لەگەڵ کۆڕی شانۆی با کرد هەریەکەیان لەگەڵ دەرهێنەرێکی جیاواز لەگەڵ ئەزمموی جیاواز لەگەڵ ئەکتەری جیاواز هەمووی زۆر ئەکتەری زۆر بە ئەزمون بوون ئەکتەری باش بوون دەرهێنەری زۆر بە ئەزمون مامۆستا هۆرێن ئەتوانم بڵێم یەکێکە لە هونەرمەندە زۆر گەورەکان ئەستێرەیە لە بواری شانۆیە من پەروەردەی دەستی ئەوم و هەمیشە شانازی پێواکەم دەستە خۆش بێ جگە شانازی هەموومانێنکۆ خاتونێک خات و ڕووبار ئەکادیمی بوون لە هەر بوارێکا بێ بە تەمتیێسە بوارەکەی ئێوە بواری هونەرە ئەنی تاودانە لە نێو شان و سینەما دراما و چەندین ئەتوانم داهێنان لە کارەکەی خۆتانە بکەنەوە ڕۆڵی باش بگێڕن و زیاتر بچنە ناو خەڵکو بینەرەوە ئەکادیمی بوون تا چەند پێوەرە بۆ سەرکەوتن و باڵابوون و داهێنان من ئەکادیمی بوون بە دڵنیاییەوە زۆر گرنگە لە بەرەوەی تۆ پاشخانێکی زۆر باشتە بێ ژێرخانێکی باشتە بێ بنەماکانی ئیشکردن ئەزانی بەڵام بەڕای من ئەزمونکردن زۆر گرنگترە لە ئەکادیمی بوون باشە شانۆ تا چەند توانای هونەری هونەرمەند بە هەوادار ئەگەێنێت شانۆ چونکە هونەرێکی ڕاستەوخۆیە تۆ ڕاستەخۆ ڕاستەخۆ بەربینەرەکەوی بۆیە لە شانۆیە ڕەسەنایەتی هونەرمەند دەرەکەوێ لەسەر تەختەی شانۆکارە توانێت بەهرە و خۆلیاکانی پیشانی بینەرەکانی بە ئەزمموی بکە باشە ئەو ڕۆڵی کە ئەیبینی ینی بەتابەتی تۆ ئەو ڕۆڵانەی کە بینیوتە لە هەر بوارێکا بێ و کووتمان بۆ لە شانۆ بەیان سینەما تا چەند ئەو ڕۆڵە نزیک بۆ لە کەسایەتی خۆتەوە ینی بۆ نمونە ڕۆڵێکی جاروای لەگەڵ کەسایەتی تۆیان ناگونجێ ئەتوانێ ینی ئەکتەر ئەتوانێ ئەو ڕۆڵە بەرجەستە بکە یاخود ئەو ڕۆڵانی کە زیاتر خۆیتیا ئەبینێتەوە لیوەی نزیکە ئیش هەبووە کە من کردومە وەکو ئەکتەر کە وەرم گرتووە کارکتەرەکە لە خۆمەوە نزیک بۆ بەڵام توانە وزەی ئەکتەر لە کاتێکا دەرەکەوێت کە تۆ ڕۆڵێک بەرجەستە بکەی ڕۆڵێک وەرگری کە بە تەواوی پێچەوانەی کارکتەری ڕاستەقینەی خۆت بێ تۆ ئەچیتە ناو کارکتەرێکی ترەوە تەواو لە کارکتەری خۆت بەتاڵە بیتەوە ڕاستەوەتە ئەکتەر ئەتوانێت جگە لە کەسایەتی کە لە خۆیەوە نزیگە ئەتوانێت هەر ڕۆڵە بێ بیگەڕە بەڵێ توانە وزەی ئەکتەر لەو کاتەیە دەرەکەوێت کە کارکتەری جیاواز تاقیکاتەوە زۆر باشە خات و ڕووبار وەستانت لەسەر تەختەی شانۆ تا چەند توانی کا پەیامی ژنانی خۆت بگەێنێت من پێم وایە ئامادەبوونم لەسەر تەختەی شانۆ بەکارهێنانی دەنگم جوڵەم جەستەم و متمانە بەخۆبوونم لەسەر تەختەی شانۆ بۆ خۆی پەیامێکی ژنانەیە دەستە خۆش بێ فیلمی شین کە فیلمێکی سینەمایی بوو دەزانین کە لەم 6 ساڵانی دواییدا فیلمی سینەمایی زۆر هاتۆتە نێو کوردستانەوە ئەنی توانیوێتی کە بەرەو پێشچوونێکی باش بە کۆمەڵگەی ئێمە ببەخشێت ئێمەش هاوشێوەی وڵاتانی دیکە ئێمەش هونەرمانەیە توانین کە توانای کۆمەڵگەی خۆمان لە ڕێگەی هونەرەوە بگەنین بە وڵاتانی دیکە بنووکو خۆم کە بینەری فیلمی شین بووم چێژێکی زۆرم لێبینی هەم لە ڕووی کۆمیدیاوە هەم لە ڕووی تراژیدیاوە ینی هەردوو ڕۆڵەکەی تیا بوو بۆ خۆشت ماشەڵا ڕۆڵێکی زۆر
زۆر باشە بینی ئەتوان بڵم فیلمی شین چ ئەزمونێک بوو بۆ تۆ تا چەند چێژت لێ بینی لەو ڕۆڵی خۆت فیلمی شین ئەزمونێکی زۆر تازە بوو بۆ من چکە یەکەم جارم بۆ پێشتر لە شۆرت فیلما بەشداریم کردووە بەڵام وەکو فیلمی درێژ یەکەم ئەزمونی من بوو من پێشتر هەر لەسەر تەختەی شانۆ نواندنم کردووە بۆیە ئەزمونێکی زۆر تازە بوو بەشتی جیاواز کەوتم بەشتی تازە کەوتم بۆیە لە کارکتەری خۆشمەوە تقریباً کارکتەری شیرین لە کارکتەری خۆمەوە نزیک بوو بۆیە زۆر مرتاح بووم لەگەڵ کارکتەرەکەیە پرۆڤەیەکی زۆر باشمان بۆ کرد ئیتر ئەوانە کرد بە دڵیان بینەر بە دڵم بوو بەدەر لە ئێستا وەکو میدیا کارێک تۆ بەسەرەکەمەوە فیلمێکی سینەمایی یاخود درامای بە تایبەتی من قسەکەم لەسەر فیلمی سینەماییە ئەتوانین بڵێن فیلمی شین بنمونە بێنینەوە چەند دەکاتی ئەوێ هەم لە ڕووی کاتەوە هەم لە ڕووی ڕۆژەوە ئەنی چەندی پێچی هەتاوەکو بتوانی ئەو کورتە فیلمە دروست بکەیت و بیگەێنی بە جوانی پرۆژە بۆ پرۆژە فەرقەکە فیلم بۆ فیلم چیرۆک بۆ چیرۆک فەرقی زۆرە یعنی من ناتوانم مەسەڵەن بڵێم فیلمێکی سینەمایی ئەمە کاتی پێویستە بەڵام ئەگەر باس لە ئەزمموی فیلمی شین بکەین وەکو کات تقریبا من خۆشببختانە هەمیشە بەر ئەو دەرهێنەرانەکەوم کە زۆر جددین لە ئیشکردنە کاک محەممەد موسەفاشێکێکە لەو دەرهێنرانە کە هەم هەردووکمان لە کۆڕیشانۆی بە هەم ئەکتەر بووین بەیەکەوە هەم دەرهێنەرێکی زۆر باشە من دوو ئەزمونم کردووە لەگەڵیا هەم شانۆ هەم فیلمی شینیش ئەو کاری دەرهێنانی بۆ کرد پرۆڤەیەکی زۆر باشمان کرد ینی پرۆڤەیەکی جددیمان بۆ کرد تقریبا 3 مانگ پرۆڤە کرا بۆ فیلمی شین بۆ ئەوەی لەو سەرەوە کاتێکی کەممان بێ بۆ پرۆسەی وێنەگرتن چکە خۆتەزانی کە لە کاتی وێنەگرتنە هەر ڕۆژێک کۆست زیاکە لەسەر پرۆدیوسەری ئیشەکە بۆیە ئێمە تقریبا 3 مانگێک بەجددی هەموو ڕۆژێ پرۆڤمان کرد چۆن پرۆڤە بۆ شانۆیەکەکەین بۆ پرۆژێکی شانۆی ئاوا بۆ فیلمیشین پرۆڤە کراوە تقریبا لە ماوەی 90 ڕۆژە پرۆسی وێنەگرتنمان تاوا کرد کاتێکی زۆری ئەوێ ئەماوە بە ئاسانی کاتی زۆری ئەوێ بەڵام ئێمە کەمترین کاتمان پێچوو کە بۆ مەرحەلەی وێنەگرتن خۆی ڕاستە ینی هەرچەندە ماندوو بوون بێ بەڵام لە کۆتاییە ئەگەر بە جوانی بڕاتە ناو بینەرەوە بینەر لێت ڕازی بێ ماندووبوونە لەسەر شانت شانۆیەکم بەرێ گەلێکی ڕۆشن بیرتە دەمێت بە دڵنیاییەوە شانۆنامەکانی شکسپیریش هێزی پەروەردەکردنیان هەیە من زۆر لەگەڵ ئەو قسەیان بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە هێشتا سیرکردنی شانۆ نەبوو بە کللتور ئەگەر نا شانۆ کاریگەری زۆر بێ لەسەر کۆمەڵگا یعنی شانۆ کاریگەری زیاترە بە دڵنیاییەوە پەیامی هوەری زووتر ئەچێتە ناو ڕاستە خۆش ڕۆڵەکە بەرجەستاکی باشە وەکو شارەزایەکی هەردوولا چ جیاوازێک هەیە لە نێوان شانۆ و سینەماشدا شانۆ تۆ ڕاستە خۆ بەربینەرەکەتەکەوی شانۆ پشتە بەستێ بە خەیاڵ و بە ڕووناکی و بە دەنگ و بە جوڵەی ئەکتەر و بینەریش بەشێکی هەرە گەورەی پرۆژەیەکی شانۆیە چکە زۆر جار ئەکتەر لەسەر تەختەی شانۆ لەگەڵ بینەرەکەیە ئاوێتەی یەکتری ئەبن بەڵام سینەما بەرهەمێکی تۆمارکراوە مۆنتاژ کراوە دیزاین کراوە کە پێشکەشی بینەرەکرێ هەردووکیان قورسایی خۆیان هەیە هەردووکیان گێڕانەوەی چیرۆکە بەڵام بە دوو شێوازی جیاواز زۆر باشە خاتۆڕبار لە ئێستا فیلمی سینەمایی زۆر بۆ لە کۆمەڵگای ئێمە و ئەکتەری زۆر باش وەکو جەنابچان ڕۆڵنتیا ئەگەڕن یعنی ئێستا خەڵک زیاتر گەڕاوتەوە بۆ وەکو جاران چۆن لە شاشەی سینەماکانەوە سەیری فیلمی سینەماییانەکرد ئێستاش بە هەماشەوە بەڵام بۆ فیلمی سینەمایی خۆمانەتە فیلمی کوردی سینەمایی فیلمی سینەمایی لە کۆمەڵگەی خۆمانە ئێستا بە تایبەتی لە چ ئاستێکدایە خۆشببختانە ئێستا جمۆجۆڵێک دروست بووە کەرتی تایبەت هاتوتە پێشەوە سپۆنسەری کۆمەڵێک ئیشی کردووە بەڵام هێشتا
لە ئاستی تموحی هونەرمەندانە نییە. ڕاستە ستافی زۆر باشمان هەیە، ستافی کوڕووی زۆر باش دروست بۆ، دەرهێنەری زۆر باش دروست بووە، ئەکتەری زۆر باشمان هەیە، جوڵەیەکی هوەری هەیە. بەڵام ئەگەر باسی ئاست بکەم هێشتا لە ڕووی سیناریۆ ئێمە لاوازی. باشە بۆچی پێت وایە کە هۆکارەکە چییە وەکەم چرخەمەکە زیاتر و ئازار و برینەکە لەکوێیە کە هێشتا بە پێی پێویست لە ڕووی فیلمی سینەمایی و بەرەو پێشچوونەکانەوە زیاتر لە ئاستی تموحی هونەرمەندانانی و بە تایبەتیش ئێوە؟ ئێمە ئەگەر بیر بکەینەوە لە یعنی جیلی پێش ئێمە ئیش کراوە کاری سینەما، ئەگەر بە تایبەت باسی سینەما بکەین فیلم دروست کراوە، بەڵام لەگەڵ یعنی ئەوانەی پێش ئێمە و جیلی پێش ئێمە و جیلی ئێمەش ئەگەر تەسەوڕەکەم ئەگەر بیر بکەینەوە ئەتوانین بە پەنجەکانی دەست بژمێرین کە چەند فیلممان هەیە بەداخەوە. بۆیە پاڵپشتی کاری هوەری زۆر زۆر کەمە. ئێمە ئەگەر بمانەوێ باز لە تەنها بیر لە دەست بخەینە سەر برینەکانی خۆمان، ئەو نەهامەتیانەی کە بەسەر کۆمەڵگەی کوردیە هاتووە، مەسەلەن کۆمەڵێک کارەسات هەیە بەسەرمانە هاتووە، مۆزوعی هەڵەبجەمان هەیە، مۆزوعی ئەنفالمان هەیە. ئەگەر ئێمە بەس بین ئیش لەسەر ئەوانە بکەین چیرۆکی زۆر زۆر جوانمان هەیە، بەڵام بەداخەوە ئێمە پاڵپشتی نییە. من هەمیشە لە هەموو چاوپێکەوتنەکانمان ئەم قسەیەکەم، ئەگەر خۆشەویستی هونەرمەندان بۆ هونەرەکەیان نەبێ زۆر دەمێک بوو هونەر لە پاشە کشەیە بوو، بەڵام هێشتا ئێمە شەڕی بەردەوامی ئەەکەین. دەستان خۆش بێت. باشە خات و ڕووبار کاتێک کە تۆ بۆ نەفیلمێکت نمایش ئەکرێت یاخود درامایەک یان ڕۆڵێکت نمایش ئەکرێت و خەڵکی ستایشت ئەکا، ئەمە چه هەستێکە بۆ تۆی خانم؟ خۆی هەر پرۆژێکی هوەری یعنی تەنها شانۆ و سینەمان باس ناکەم، مەسەلەن پێشانگایەکیشەوە کاریش بێ، خۆی لە خۆیان ئامادەبوونی خەڵک، ئامادەبوونی بینەر بۆ من لای من وایە ڕێزگرتنە لە کارەکەم، ڕێزگرتنە لە باندووبوونەکەم. خۆ ئەگەر کارەکەش کارێکی باش بوو بێ و چوو بێتە ناو خەڵکەوە و دەنگدانەوەیکی باشی هەبێ و خەڵک ستایش بکە، ئەوە هەم جێگەی شانازیە و زۆر زۆر جێگەی خۆشحاڵی. دەستە خۆش بێ، هەمیشە بەرەو پێش بچیت. خات و ڕووبار ئەوترێ هونەرمەند و ژیانی خۆش مەحاڵە، ئەمە بۆ تۆ چۆنە؟ یعنی بڵێ لە ژیانی تۆ بەرجەستە بووە؟ پێتوایە ئەوە تایبەتمایە لە ژیانی هوەری بەگشتی هەم ژیانی تایبەتی و هەم ژیانی هوەریشت؟ لە ژیانی تایبەتی خۆمە یعنی زۆر هەوڵمیاوە کە باڵانسێک ڕابگرم، بەڵام لە ژیانی هوەریە بە دڵنیاییەوە ئەو شتە هەیە، چونکە ڕاستێکی کە ئەچیتە هەر پرۆژەیەکی هوەریەوە یعنی ئەمەە بربەستە بۆ دروستە بێ، ئەمەە کێشە بۆ دروستە بێ، یعنی ئەگەیتە ئەو نەتیجەی باڵێ ئەو قسەی ڕاست ماندوو ئەبیت بە دڵنیاییەوە، یعنی ماندووبوونەکە تااقەت پڕۆکێنە ڕاستە، ئەبێ پشوو درێژبی لەگەڵیا. دەستە خۆش بێ، شەڵاقەت ماندوو نابیت. بێگومان ئەبێ خانمیش بوێر بێ و کۆڵ نەدات، چونکە ئەگەر بتەوێت بە ئاسانی بیتە سەر حازری و بەسەرکەوتنا بڕۆی شتیوان نیە، کۆمەڵێ ناڕەحەتی ببڕی، کۆمەڵە قسەی کۆمەڵگا وەلا بنی، کۆمەڵە زەحمەتی بکێشی، اینجا ئەگەی بەوەی کە بچەوێت. باشە خات و ڕووبار وەکو هونەرمەندێک و ئەکتەرێک ڕۆڵی خانمە هونەرمەندەکان بە گشتی چۆن هەڵە سەنگێنی لە کۆمەلگای ئێمەیە، بە تایبەتیش بواری شان و سینەما؟ خانمانی هونەرمەند هەمیشە لە هەموو بوارەکان بە گشتی باسەکەم هوەری هەمیشە ئامادەبوونێکی باشیان هەبووە، هەمیشە بەشداری چالاکیان هەبووە و بەشداریکردنیش هەمیشە لە پێشکەوتنایە، خۆشبەختانە. ئەکتەری زۆر باشمان هەیە، هونەرمەندی زۆر باشمان هەیە، بەڵام دوو بواری سەرەکی هەیە کە من ڕازگۆ بم لەوەیە ئامادەییمان زۆر کەمە، ڕەنگە یەک دوو کەسێک هەبێ لە بواری نووسین و لە بواری دەرهێنان ئامادەی خانمان بەداما بەگشتی باسەکە یاخود بەگشتی ئامادەبوونی هونەرمەندی ژن ئامادەبوونمان زۆر باشە لە کارەکانە لە ئیشەکانە، بەڵام وەکو ئەوەی لە بواری دەرهێنان و لە بواری نووسینە ئامادەیمان کەمە. پێت وایە هۆکارەکەی چییە؟ یعنی هەوڵ نەدراوە یاخود مەسەلە ئەزمون و تواناکەیە؟ مەسەلە ئەزمون نییە، لەبەرەوەی ئێمە خانمی زۆر بە ئەزمونمان هەیە، خانمی زۆر بە توانامان هەیە،
بەڵام ئێمە لە کۆمەلگایەکەین هەمیشە ئەبێ بگەڕێیتەوە بۆ پیاو بۆیە زۆربەی زۆری ئەو دوو بوارە بە تایبەتی ئامادەبوونی خانمان زۆر کەمە. ڕاستە باشە خات و ڕووبار چی شتێک بڵین خۆلیات بوو ئەگەر بواری هوەری نەکردایە ئەگەر تێکەڵی هوەر نەبوویتە چی شتێکتر هەبوو کە تۆ خۆلیات بۆی ببیان حەزت بۆی بێ و پەری پێ بدەیت؟ ئەگەر تێکەڵی نواندن نەبوومایە هەر هوەر بەگشتی هوەر بەگشتی من حەزم لە کاری مەدەنیە کاری ڕێکخراوەیی تقریبان ئەزمموی 10 ساڵیشم هەیە لە کاری ڕێکخراوەیە نەوەڵاتە ساڵی لە 2009 لە 2009 من کاری ڕێکخراوەیە بەردەوامم هەتا ئێستاش لەو بوارەیە زۆر خۆم ئەبینەوە ئەگەر چالاکوان بڵێ وەکو چالاکوان کارم کردووە و هەنێک جاریش هەوڵەکانت زیاتر بۆچی وەڵا بۆ کاری هوەری بەڵام لە بواری ڕێکخراوەی من کارم کردووە لە مەجای ڕاگەیاندنە و ئەکیت کاریش بۆیان کە بڵین لە بواری ڕێکخراوەیەوە هەوڵەدەم بۆی کە هەوڵ بۆ ژنانی تر بدەن بەدڵنیایی ئێمەش کۆمەڵێک خانووە توانی ومانە کۆمەڵێک بەرەو پێشون بە کۆمەڵگا ببەخشین بۆ ئەوی کە ببینەوەی ئاراستەکردن بەگشتی ئێمەش هەر بۆ هاتووینەتە مەیدان هەم خاتونەکان بەسەر بکەینەوە هەم ببینە ئاراستەکارێکی باشش بۆ کۆمەڵگاوە بە تایبەتی بۆ بیری چەقبەست و دەقبەست و ئومێ دەکەین بتوانین ئەم بەرنامەش بدەتەوەی بەرەو پێشچوونی زیاتری خانمان. تا چەند گرنگە کە هونەرمەند مڵکی شارەکەی خۆی نەبێ بە تەنها بۆ هەموو شارەکانی دیکەش بەبێ جیاوازی کار بکات؟ زۆر گرنگە کە هونەرمەند گشتگیر بێ لە شوێنێک یا لە ناوچەیەک یا لە شارێک خۆی نەبەستێتەوە تەنها بە شارێک یا بە ناوچەیەکە وچکە تۆ کە ئەچیتە شارێکی تر ئەچیتە وڵاتێکی تر ئەچیتە ناوچەیەکی تر بەر کللتوری جیاوازەکەی بەر خەڵکی جیاوازەکەوی بەر ئەزمموی جیاوازەکەوی بە بەردەوامی فێر ئەبی و بەرکەوتنی تازە و ئاڵوگۆڕی کللتوری تازە وات لێ ئەکا زیینەرەکەت فراوانتر بێ بۆ گەیاندنی پەیامە هوەریەکەت. دەست خۆش بێ. خات و ڕووبار هیچ مەسلەی لە وڵاتانی دیکە هیچ پانگەشتکراون بەوەی کە ئێوە هەم لە ڕووی فیلم و هەم لە ڕووی شانۆوە هەم لە ڕووی درامەوە کە بەشداری بکەن یاخود بە بڵین تێکەڵی یان لە فیستیڤاڵەکانە ئێوە بەشدار بن؟ وەڵاهی من ئەو فرسەتانم بۆ هاتوۆتە پێشەوە بەڵام بەداخەوە ینی خۆتەزانی ئەبێ کە باڵانس ڕاگری زروفی خێزانی یان زروفی ئیشکردن هەنێک کات مەسەرەن ئەو کاتانی کە من بانگەشت کراوم بۆ فیستیڤالی شانۆییەکان من لە پرۆژەیەکی هوەریا بووم یان کاتی ئیمتیحاناتی کچەکەم بۆ نەمتوانیوە بەڵێ هەبووە بانگەشت کراوم و بەڵام بەداخەوە لە هەنێکیانە نەمتوانیوە بەشدار بم. زۆر باشە بە هیوای ئەوین کە لە داهاتووە کاری باشتر بکەیت و ئینشاءڵڵا بتوانی کە لەوانەشا بەشدار بی. چی خاتونێک لە کۆمەڵگەی خۆمانە ئەنی مەرجنی ئیلا لە بواری هوەرابێ بە پێشڕە و ئەزانیوە تۆپی سەرسامی وەکو خاتونێت چونکە کاتێککە ئێمە دێنە مەیدان لە هەر بوارێکا بێ سەرسامین بە کەسێک یان کاریگەری کەساتێکمان لەسرە پێمان خۆشە وەکو ئەو بینیان لاسایی ئەو بکەینەوە من ناڵم لاسایی بەڵام بەچی خاتونێک زیاد سەرسامی توانی ناویش بێنی چونکە ئێمە باسی خانمانی پێشڕەوەکەین. ڕاستێکم بە دایکم یەکێکە لە ژنە تێکۆشەرەکانی کە من هەمیشە شانازی پێواکەم هەمیشە باسی ئەواکەم کە ژیانی چەنەها ژنی لە کوشتن ڕزگار کردووە و من هەمیشە بە پێشڕەوی خۆمێزانم و شانازی پێواکەم و بە دوای هەنگاوەکانی ئەوواڕۆ تەمەەن درێژ بێنشەڵا بۆت مێنێ بۆی بێتە پاڵپشتێکی باش. ئەی خۆت بۆ کچەکەت تۆ پێما بە ئێستا یەک منداڵت ئەویش کچە پێت خۆشە هەمان ڕێچکەی تۆ بگرێ عنی ڕێگای هوەر بگرێ یاخۆت هەر بوارێکە خۆی پێی خۆش بێ؟ من حەزەکەم هەرچیەک حەزەکات لە ژیانیا ئەزمموی بکە
هەتا خۆی ئەدۆزێتەوە بەڵێ چکە ژیان هەمووی ئەزمونکردنە هەتا ئەزمونیش نەکەی نازانی مەسەلەن تۆ لەم بوارەیە تا چەند خۆت ئەبینیتەوە لە بواری هونەریە لە بواری میوزیکا لە بواری وێنە کێشانە یان لە بوارێک کە خۆی بیەوێ من هەمیشە پاڵپشتیەکەم و حەزەکەم هەموو ئەو شتانی کە حەزی لێتی و ئەوێ دەستی بۆ بەرێ پێی ناڵم تاقیکاتەوە بزانێت تا چەند ئەتوانێت لەگەڵ یا بەردەوام بێکی باش نێوانت لەگەڵ کتێب خوێندنەوەیە چۆنە چکە گرنگە پێش هەموو شتێک لە هەر بوارێکا بێ هەوڵی بەرەو پێشچوونی خۆت و خۆڕۆشنبیرکردنی خۆت بدەیت زۆر زۆر ڕاستە من ئەخوێنمەوە بەڵام باڕاستگۆ بم زۆر تەمەڵم نەخوێنەوە یعنی ئەگەر کەسی مەسەلە کاتەکەی و خۆش دەزانی هەنێ جار کە کتێبەگری بەدەستەوەت باوێشت دەست ئینسانی یاتیادی مەسەلەن ئەگەر کتێبێک بە هەفتەیەک بخوێنێتەوە من بە مانگێکی خوێنمەوە تەمەڵم تۆزە لە خوێندنەوەیە کات زۆرێن بەخۆم ئەوەیە مەسەلە کاتێک کە تۆ لە ژوورێکی بێدەنگای یان لە شوێنێکی بێدەنگای ئەتەوێت کتێبێک بخوێنی تۆ خۆم ئەوم بەسەر هاتووە خەو گرتوومێتی چۆمە دەموچاویشم شتۆ هەری سپارێ ئەتوانین بڵێن ئەگەر بە کاتێکی زۆریش بێ گرنگ ئەوێت تۆ بخوێنیتەوە و هەوڵی خۆت خوێنمەوە بەڵام بۆی لە کاروانەکە جوانەکەی بەڵام ئەگەر نەخوێنیتەوە ناتوانانی بەردەوام بیت و داهێنان بکەیت ئەی لەگەڵ سۆشیال میدیا وەڵا چالاکم بۆچی بۆ کارەکە ئایا ئەوەیە کە بۆ نمونە ئێستا هەمومان ینی لەبەرەوەی بڵێن هەمومان مۆبایلشتمان پێ و خەتمان پێوانە زیاتر بڵێن ئاسانترە لە بەردەستا کارەکەی ئەوە شتێک بەردەستە ینی ئێستا هەرچیەکت بێ یەک سێرچێکی بۆ بکەیت و یەتیانی زۆر هێنا زۆر زۆر ئاسانکاری کردو بۆمان بەڵامی تر ئەوە نیە بڵم 24 ساعتیش بەڵام بەکاری هێن بۆی ئاگداری کۆمەڵەشت مەژێتەوە تەنها بۆ چێژی ڕۆحی بێتەوە من زۆربەی زۆری ئەو وێبسایت و پەیجانەی کە خەبەریەکان تەڵان لە هینا لە واتساپەکەما هەیە ئیتر بۆ هەموو شتێگەڕێمەوە بۆ مۆبایلەکەم دەست خۆش بە باشە لە ژیانی خوونەری خۆتا ئێستا ئەمان باسی ژیانی تایبەتی ناکەم ینی چی شتێ زیاد بۆ تەمای ئازار بۆت ینی لە ئیشەکەی خۆتا یان لەو ڕۆڵانی کە گێڕاوتایە بۆ چی شتێکیش زیاد ینی دڵخۆشی کردویت و چێژی ڕۆحی پێت بەخشیوە ئەوەی کە لە هەموو پرۆژەیەکی هونەریە ئازارمانەیە هەمیشە ڕۆتیناتە کۆمەڵێک ڕۆتینات هەیە ینی زۆربەی زۆری ئیشەکانە بەتایبەت شانۆ زۆر توشتە بێ یعنی واد لێت تااقەت دەچێت لە ئیشەکە واد لێت ئەمەە ڕاکەی بە دوای هۆڵوەرگری و ڕاکەی بە دوایەوەی گاز نییە و ڕاکەی بە دوای ئەوەی کارەبانیە و ڕاکەی بە دوای یەکێکی تر هۆڵەکەی گرتووە و دووکات ینی تەزاروبی کردو ڕێکەوە ئیشەکەت بیرەچێتەوە بەڕاستی بەڵام ئەوەی کە جێگەی دڵخۆشیە بەردەوامیمانە و کۆڵمەدانمانە خۆش بێت هەرەوە لە تۆ چاوەڕێکرێ ئەینێوانت لەگەڵ فیلمە چۆنە تا چەند سێری فیلم زۆر سیرەکەم زۆر فیلمی چی زیاد زۆر حەزم لە فیلمی ئاکشنە فیلمی لێکۆڵینەوە زۆر سیرەکەم زۆر حەزم بە فیلمی درامی و ڕۆمانسی و ئەوانە زۆر نییە ینی حەزم زۆر لە ئاکشن دەستە خۆش بێ لەوانێ ئەو بە تۆ چێژی زیاتر دەستە خۆش بێ باشە طبعاً هەر خانمێک کە دێتە مەیدان پاڵپشتی ئەکرێ و هاوکاری ئەکرێ ینی ڕاستە تۆ لەسەر ئیمکانی خۆت و زەژنێتی خۆت هاتوویتێتە مەیدان بەڵام ئەگەر پاڵپشتێکی باش نەبێت ناتوانانی کە تۆ دەرکەویت و سەرکەوی بۆیە من پێتەڵم کە چێ زیاد پاڵپشتی و هاوکارتە لە کارەکانت هەم لە ڕووی خێزان و هەم لە ڕووی کارکردنیشەوە لە ڕووی خێزانەوە خێزانەکەم هاوسەرەکەم زۆر زۆر پاڵپشتمە خێزانەکەم دایکم براکانم خوشکەکەم زۆر زۆر پاڵپشتی مەکەنیانی هەمیشە بە سەرکەوتنەکانم دڵخۆشن زۆر زۆر تەقدیری ئیشەکان مەکەن لە دەرەوەی خێزانەکەم هاوڕێکانم زۆر زۆر پاڵپشت من مەسەلەن هاوڕێم هەیە جێگەی خوشکی بۆ گرتوومەتەوە کە مەسەلەن ڕۆژێک من وێنەگرتنم هەیە یا ئەچمە دەرەوەی شاریان شتێکی لەو بابەتە ئیشێکم هەیە ئاگیان لە کچەکەمە یەن لە ماڵەوە لەگەڵ یابن ئەیبن بۆ مەکتەب ئەیهێننەوە وەکو ئەوەی کە لای خوشکەکەم بەجێهێشت بێ
هاوڕێکانم زۆر پاڵپشت من خۆشبەختانە من هاوڕێی زۆر باشم هەیە لە بواری هوەریشە مامۆستاوەڕێن زۆر پاڵپشتمە کاک شوان کەریم زۆر هاوکارمە کاک محەممەد مستەفا زۆر هاوکارمە زۆربەی زۆری ئیشەکانم ڕاوێژکردنم ئەگەڕێمەوە بۆیان ڕاوێژیان پێڵی لێرەوە هەمیشە شانازی بە هاوڕێتیانەوەکەم زۆر شتیان لێو فێر بووم خۆشمەوێن بمێنن بۆم چی بە هاوسەرەکەت ئەڵێ خۆشمەوێ زۆر پاڵپشتمە ینی ناتوانم قەرەبووی بکەمەوە دەست خۆش بێ گەشتینە کۆتایی پرۆگرام وەکو خاتونێکی سەرکەوت و ئێمە گرنگە بەلامانەوە کە پەیامی خانمان وەرگریم لە کۆتاییە ڕێنمایی چییە پەیامە چیە بەگشتی بۆ ئەو خانمانی کە تەمەنێکی کەمیان هەیە بەڵام حەز و خولیایەکی زۆر لە ناخیانە هەیە ئەیانەوێ پەرە بە خۆیان بدەن بەڵام کۆمەڵێک شت هەیە کە ڕێگرە لە ژیانیان ئیتر ئایا خێزان بێ کللتور بێ دابوونەریت بێ کۆمەڵگا بێ چیت هەیە بۆیان ئەمەوێ بڵێم تۆی خانم ئەبێ سەرەتا بزانی چیت ئەوێ ئامانجەکە چییە و ئەتەوێت بگەی بەکوێ و گرنگترین شت لە ژیان تا ئەوەیە کە ڕازگۆبی لەگەڵ خۆتە ڕازگۆ بە لەوەی کە ئەتەوێت چی بکەی ئەتەوێت بگەی بەکۆ بۆیە ئەمە پێیان بڵێم دەنگی ئێمە زۆر گرنگە ئامادەبوونمان زۆر گرنگە پاڵپشتیکردنی یەکتریمان زۆر گرنگە ئەتوانین بەیەکەوە بربەستەکان تێک بشکێنین تێپەڕێنین هونەرەکەمان بە نرخە ئەبێ قەدری بزانین با بە سەرکەوتنەکانی یەکتری دڵخۆش بین دەستە خۆش بێ من زۆر خۆشحاڵ بۆمەڕۆ لەگەڵ من ئەمەوێ لێرەوە ئەو بە خانمان بڵم بە تایبەتی ئەوانی کە ئێستا بینەرمانن ینی خانمان بۆ ئەوی دڵنیا بنەوە کاتێک کە ئێمە یانێکیی وەکو خاتۆڕبار کە دێتە مەیدا کە بەسەر ئەکرێتەوە کۆمەڵی ئەزمموی کردو هەروە بە ئاسانی نەگەشتۆتە ئێرە بگومان کۆمەڵی ناڕەحەتی هەبوو بەڵام گرنگە لە هەر بوارێکا بێ کە جەر ئەکەوی کارەکەت ئەخلاقیەتی لەگەڵا بێ ئەگەر بێت و پیشە ئەخلاقیەتی لەگەڵا بێ ئەبێتەوەی دروستبوونی کەسایەتێکی جوان لە بوارەکەی خۆتا ئەو کاتە هیچ هێزێک ناتوانێت بترۆخێنێ دەست خۆش بێ من زۆر خۆشحاڵ بووم لە پای بەشداربوونت لە پرۆگرامەکەی مەقەڵغانێکی ڕێزێنانمان بۆ تۆ کردو و پرۆگرامی پێشڕەوان ومێدەکەم کە بەگڵت بێ زۆر سپاس فەرمی دەستان خۆش بێ زۆر سپاس دەستان خۆش بێ و شانازی پێواکەم زۆر سپاس شانی زیاترەوە قەڵغانی ڕێزێنانی تایبەت بە پرۆگرامی پێشڕەوانە دەستان خۆش بێ لەپای ئەو هەموو ماندووبوون و ئەزمموونێک کە کردوتە و پێوی ماندوویتە ئێمە یاسای کۆتایی پرۆگرامی پێشڕەوان هەیە کە ئەویش تێنووسی پرۆگرامی پێشڕەوانەوە تا دەفتەرێکی یادەوەریە هەموو دەستنووسی خانمە سەرکەوتوەکان ئەنووسینەوە ئەمە بۆ ئەرشیفی ژیانی خۆم ئەمێنێتەوە لە پرۆگرامی پێشڕەوان سەبارەت بە تێبینیت یاخۆت چی شتێک بۆ پرۆگرامەکە بە گرنگ ئەزانی بکرێ یان ناوڕۆکی بەرنمەکە لە ڕووی پرسیارکردنەوە بێت ئەدای منەوە بێ لە هەر ڕوویەکەوە بێ یاخۆت چی خانمێکی دیکە بە سەرکەوتوە زانی کە هاوشێوەی خۆت لا پرۆگرامەکانی دیکە بەسەری بکەمەوە تۆ نووسم بیڵێمیان بینوسم ئەو ئەشتوانی بیڵی ئەقتراحێکی تۆ ئەشتوانی بینوسی بۆمان بادڵی کەس لە خۆمان عاجز نەکەین بۆ تەنووسەوە خۆش بێ بەڵێ خۆشەویستانم لێرەدا هاتیینە کۆتایی پرۆگرامی ئەمجارەکە پرۆگرامێکی یاخود گفتوگۆیەکی تەواو هونەری و ژنانە بوو ئومێدەکەم توانی بێتمان بەم چەند ساتە خاتۆڕبار خالیت وەکو ئەکتەر بەسەرمان کردێتەوە حەقمان بە توانەکانی ئەو دابێت تا پرۆگرامێکی دیکە و بە سەرکردنەوەی خانمێکی دیکە لە بوارێکی دیکە بەخوای گەورتان ئەسپێرم خواتان لەگەڵ